خەریکە نزیکە کەوینەوە لە ڕۆژێکی زۆر مێژووی، خەریکە نزیکە کەوینەوە لە ڕۆژێکی مەسیری، ئەویش دەیدەیە. لە دەیدا هەمومان خۆمان و خزم و کەس و کارمان، گەنج و تێکۆشەرەکانمان ئەچینە سەر سندوقەکانی دەنگدان بۆ ئەوەی زۆرترین دەنگ کۆ بکەینەوە بۆ هاوپەیمانی کوردستان. بەڕێزان، ئەم ئینتیخاباتە بۆ پەرلەمانی عێراقە. وەکو دوێنێ لە هەڵەبجەوەتە من نەهاتووم پەردەپۆشی کەم و کورتیەکان بکەم. خۆتان ئەزانن چی ئەبێ بکرێ و منیش وەکو حکوومەت ئەزانم چی ئەبێ بکرێ بۆ باشتر خزمەتکردنی ئێوە. بەڵام ئەم ئینتیخاباتە پەیوەندی بە بەغاوە هەیە، پەیوەندی بەو بەرگریەوە هەیە کە ئەبێ ئێمە لە بەغاوە بیکەین بۆ ئەوەی ئێمە خاک و نیشتمانەکەی خۆمان بپارێزین، بۆ ئەوەی ئێمە بتوانین ڕوبەڕووی ئەو تەحەدیاتانە ببینەوە کە ڕەنگ بێ لەم 4 ساڵی داهاتووە ڕوبەڕوومان ببێتەوە. بەڕێزان، ناوچەکە لە گۆڕانکاریدایە، کێشمەکان ڕەنگ بێ لەم 4 ساڵەیە زیاتر بن، سیراع نێودەوڵەتیەکان لەم ناوچەیە زیاد دەکەن و هەندێک پرسی زۆر گەورە هەیە لە عێراقا یەکلا ئەبنەوە. ئێمە ئەبێ یەک ڕیز بین، ئەبێ یەکدەنگ بین، ئەبێ تۆکمە بین، ئەبێ بەهێز بین، ئەبێ ئازا بین، ئەبێ خاوەن مووقف بین تاکو بتوانین خاک و نیشتیمانەکەی خۆمان بپارێزین. بۆیە ئێمە دوو هێزی سەرەکی، یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان یەکیان گرتووەتەوە لەژێر چەتری هاوپەیمانی کوردستان لە پێناوی ئەو ئامانجە. ئێمە ئەم پۆلە پەرلەمەنتارانە ئەنێرین بۆ بەغا بۆ ئەوەی پارێزگاری لە مافەکانی ئێوە بکەن. یەکڕیزیەکەی ئێمە ئەگوازینەوە بۆ بەغا تاکو لە بەغا یەکڕیز بین، یەکدەنگ بین و بەو یەکڕیزیەوە دیفاع لە مافەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان بکەین. بەو یەکڕیزیەوە داکۆکی لە شایستە داراییەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان بکەین، لە دابینکردنی موچە و بودجەیەکی شایستە بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان.